لەسەر ڕاستپاردەی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق لیژنەیەک گەشتنە کەرکووک و لەگەڵ جوتیارانی کورد و عەرەب و تورکمان کۆبوونەوە. وەفدەکە بە سەرۆکایەتی بریکاری وەزیری دادی عێراق و ئامادەبوونی پارێزگاری بە وەکالەتی کەرکووک و نوێنەری وەزارەتەکانی نەوت و کشتوکاڵ و بەڕێوەبەری قەزا و ناحەیەکانی کەرکووک بەڕێوە چوو. لە کۆبوونەوەکە نوێنەری جوتیارانی نەتەوەکان ڕاوسەرنجی خۆیان لەسەر خاوەنداریتی زەویە کشتوکاڵەکان گەیاندە لیژنەکە. نوێنەری جوتیاران ڕای جیاواز و ناکۆکیان لەسەر زەویە کشتوکاڵەکان هەیە و هەر کەسە و خۆی بە خاوەنی ئەو زەویانە دەزانێت. یەکەمین جار نییە ئەمە لە 2023 هەتاکو ئێستاکەوا بزانم هەزارەمین کۆبوونەوەیە کرێت لەسەر ئەم وەزعانە مناقەشانە. ئەوان ئێمە ئیتیهامەکەن کەوان عەرەبی ئەسڵ نێمە ئەوان ئیسپاتەکەن کەوان عەرەبی ئەسڵ نین و ئەمانە هەمویان لە 1975ەوە هاتوونەتە ئێراکە. ئەوە ئێستاکە ئیسپاتی واکەن کەوانێ بە قانونی ساحزراعی بە 170 ئەرزەکانمان پێدراوە. ئەوە زۆر دوورە ڕاستیەوە. ئەو ئەرزانەی پیان درراوە هەمووی لە دوای قەرارەکانی مەسقیا ثەورە یان لە دوای قەرارەکانی ئەطفا و تەرحیل و ئەنفالەکان هاتوونە کە ملیۆنێک و 200 هزار دوانم ئەرزی کورد بەچی بە قەراری مەسقیا ثەورە 300 هزار دوانم و باقیەکەشی 900 هزار دوانم بە ئەطفا و بە قەراری حجزی خاص دەرچوو دراوە پێیان. ئێستا من ئەم مۆزوعە تەرحم کرد ئەوە زیاتر لەسەر ئەمە قسام کرد ئەو مشکلەیە حەل بێ. قەرار ئستیملاک 369 لە 75 کراوە. یعنی ئەم قەرار پێش ئەم قەرارە ئەگەر تەکید بکە حکوومەت عەرزەکەی چێیە هێن ئەوە ئیتر. والله مشكلة طويلة هي المشكلة. کێشەکە دوور و درێژە و کێشەی ڕۆژێک نییە. ئینشاءڵڵا چارەسەر دەکرێت. لیژنەکە هیچ ڕاستپاردەیەکی دەرنەکردووە و لیژنەی داهاتوو ڕاستپاردەکان دەردەکەن. ئێمە براین و وەکو کورد و عەرەب لێ خەندەقداین. لای خۆیەوە بریکاری وەزیری دادی عێراق دەڵێت ڕاستپاردە و ڕاوسەرنجی جوتیاران دەبینە لای سەرۆک وەزیرانی عێراق و هەوڵی چارەسەری گرفتەکان دەدەین. ئەم لیژنەیە لەسەر ڕاستپاردەی سەرۆک وەزیران و بە فەرمانێکی دیوان بە سەرۆکایەتی وەزارەتی داد و ئەندامێتی ژمارەیەک لە وەزارەتەکانی دەوڵەت و فەرماندەی ئۆپراسیۆنەکانی کەرکووک و پارێزگای کەرکووک پێک هاتووە بۆ بەسەرداچوونەوەی گرێبەستەکانی پێشتر و دۆزینەوەی چارەسەر بۆ ڕازیکردنی هەمووان. لیژنەکە بە شێوەیەکی مەیدانی هاتووە بۆ کەرکووک و چاوی بە فەرمانگە پەیوەندیدارەکان کەوتووە و چاوی بە هاوڵاتیان لەسەر جەمنەتەوەکان کەوتووە. گوێ لە ڕاوبۆچوونەکانیان گرتووە و چاوی بەو بەڵگەنامانە کەوتووە کە پێشکەشیان کردووە و لێکۆڵینەوەیان لەبارەوە دەکرێت و ڕاستپاردەی پێویستیان لەبارەوە دەدرێت بە جۆرێک هەموو لایەک ڕازی بکات. کێشەی زەویە کشتوکاڵەکانی سنووری پارێزگای کەرکووک و دەوروبەری گرفتی سەرەکی قۆڵی نێوان جوتیارانی کورد و عەرەب و تورکمانە. لە ماوەی ڕابردووشدا بەهۆی کێشە بەردەوامەکانی تایبەت بە زەویە کشتوکاڵەکان ململانەکانی نێوان پێکهاتەکان زیاتر بوون و تا ئێستاش هیچ کام لەو لیژنانە نەیانتوانیوە بگەنە ئەنجام و چارەسەری گرفتی نێوان جوتیارانی کورد و عەرەب و تورکمان لەسەر ئەو زەویە کشتوکاڵیانە بکەن. چیانوری کەناڵی پەیام، کەرکووک.